سڵاوام کاستان باش هەواڵە کولتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتا سەردێڕەکان. سپەی شەو شێرکۆ بێکەس لە شاشەی نارتیەوە بە عاشقانی شێعر دەگاتەوە. تابلۆی بێگانە بازاڕەکانی هەرێمی کوردستان داگیر دەکات. دووبارە سڵاو. کاتژمێر 85 خولەکی سپەی شەو شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەس لە شاشەی نارتیەوە نوێترین قەسیدەی خۆی پێشکەش بە عاشقانی شێعر دەکات. لەم قەسیدەیەدا شێرکۆ گەشتێکی خێرا و نوێ بۆ نێو نیشتیمان و خەم و کێشەکانیدا دەکات و دەیەوێت بە هەڵسنینی وشە پایەکانی ئازادی لە نیشتیماندا پتەوتر بکات. ئەم قەسیدە نوێی شێرکۆ بێکەس بە ناوی ئێستا کچێک نیشتیمانمە بڕیار بوو لە کۆڕێکدا لە هۆڕی تەلاری هونەر لە سنێمانی نمایش بکرێت، بەڵام ئەو کار لەلایەن لەژنەی ئەمنی پارێزگای سنێمانیەوە ڕێگەی پێنەدرا. پاسەوانێکی عاشقی وەک تۆی ئەوێ تا کۆترەکان و وشەکان و وێنەکان نەدەزرێن. من ئیستاکە دەڕۆژ زیاترەوەم لە ناو مەملەکەتی ئەم هەتاوە بەرینەدا عشقی ڕۆزانام تێکەڵی ئەم دەغڵودانی کتێبانە کردووە. من هەز دەکەم لەم شوێنەدا هەموو ڕۆژێ ڕووبارێکی تازە باخچەیەکی تازە و فرینێکی تازە فێرە بم. من هەز دەکەم هەموو ڕۆژێ تارماییەکی مێژووی کۆن خێ و دێ و درنجێکی درۆی دیرۆک بەجێ دێڵم. هەموو ڕۆژێ تیشکێک لە ئایندەدا ئەچێنم و ئەسپی خۆرێک ڕامەکەم و ئەیکەم بە مزگەێنی ڕێگا هەموو شەوێکیش شەعرێکی جوان چیلەی وەکو ڕۆزانە لەسەر ئەم جەستەماندووە هەڵ ئەکەنم. نازانم وەختێ ئەنووسم وەختێ شەپۆلی ڕستەکان دێن و دەمبەن جۆگە جۆگە لە خۆیان ئاغەرقمەکەن. وا هەز دەکەم ئەوە پەنجەی خۆم نییە ئەنووسێ و لە ڕاستیدا پەنجەی ئاوە وشە وشە و دڵۆب دڵۆب. بەشێکی زۆری ئەو تابلۆ شێوەکارانەی لە بازارەکانی هەرێمی کوردستاندا دەفرۆشرێت لە وڵاتانی دەرەوە دەهێنرێن و کۆپیکراوی بەرهەمی هەندێک لە شێوەکارانی بێگانەیە. ئەم حاڵەتە لە کاتێکدایەکە لە نێو بازارەکانی هەرێمدا هیچ تابلۆیەکی شێوەکارانی کورد نابینرێت. بەشێک لە هاوڵاتیانیش پیان وایە کەمتەرخەمی لە هونەرمەندانی شێوەکار خۆیانەوەیە کە کار بۆ پەیداکردنی بازار بۆ بەرهەمە هونەرەکانیان ناکەن. لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا تابلۆی شێوەکارە بیانیەکان دەفرۆشرێت و ئەو دوکانانش کە تابلۆ دەفرۆشن دەڵێن کە ڕۆژانە داوای تابلۆی هونەرمەندە کوردیەکانیان لێ دەکرێت، بەڵام تابلۆی شێوەکارە کوردەکان گرانترن و قازان جیان کەمترە. من چەند جارێک پێم وتون کوردەکە بێنن لەبەر ئەوەی زیاتر ئەفرۆشە و خەڵکەکە حەزی لێکە، ئەمە زیاتر هەمووی وڵاتەکانی ئەوروپای ئەیهێنێ ئەفرۆشە. نا ئەو نایهێنێت، ئەو شتەکانی خۆی سەرف بێ. ئەگەر داواشی کەم بڵێ بیێنێ گرانترە بێ سارەکەی. مامۆستایەکی شێوەکاریش ئاماژە بەوە دەکات کە شێوەکاری کورد ناوێ هونەرەکەی بۆ بازرگانی بەکاربێنێت و وێنەکانیشی بە پارەیەکی کەم نافرۆشێت. ئەگەر بکرێت ئیشەکانی ئێمە بچێتە دەرەوەی وڵات لەوانەی ئەوەنش تەزەوقی ئیشی ئێمە بکەن، ئایا بە لەوحەکانی ئێمە بە کاملی وەکو لەوحەی ئەسلی ئۆریژینال بچێت یان بە کۆپی بچێت. لێرە ئەگەر بە کۆپی بکرێت ئەبێ ڕای ئەو هونەرمەندە وەربگیرێت. خاوەن گەلێریەک پێی وایە هونەرمەندان توانای کارکردنیان نییە بۆیە ناتوانن بەرهەمەکانیان بفرۆشن. خاوەن گەلێریکی تریش پێی وایە نەفرۆشتنی تابلۆ لەلایەن هونەرمەندە کوردەکانەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە کوردستاندا هونەرمەندان وەکو پیشەیەک لە هونەرەکانیان ناڕوانن. هونەرمەندانی ئێمە لەگەڵ ڕێزما بۆ هەمویان هونەرمەندانی ئێمە بەعام هونەرمەندانێکی تەمەڵن، تااقەتی ئیشیان نییە، زۆر کەم ئیش ئەکەن. کاتێک پیاڵی پێشنگایەکمانەیە هەڵەسێ ئیشێک ئەکا بە ئەو پێشنگایە. لە ڕووی خەڵکەوە خەڵکی ئێمەش لەبەرەوەی تایسە لە شەڕ و کێشە و مەشاکیلا بۆ هەمیشە مع الأسف ئەوانی زۆر جار تەنها لەوحەیەکەکڕن تابلۆیەکەکڕن بەس بۆ پڕکردنەوەی پانتایی ماڵەکەی خۆیان ئەیکڕن. بەداخەوە جاران هونەرمەندەکانمان یاوت کە فەن نەبووە بە شتێک کە ئێمە بژێنێت، ینی فەن ئێمە ناژێنێت، بەڵام ئێستا ئەتوانن هەم فەنیش بکەن و هەم هونەرەکەی خۆشیان نمایش بکەن لەم گەلەریەیە. هەندێک لە هاوڵاتیانیش دەڵێن کە چێژ لە تابلوی کوردی دەبینن و هەندێکی تریش بۆ چوونی جیاوازیان هەیە. بێگومان لەوحە کوردیەکان ئەگەر هەبێ شتێکی زۆر باشە، ینی زۆر ماڵ ئەتوانێ بیکڕێ. شخصی خۆم زۆر حەزەکەم لەوحی کوردی هەڵواسم لە ماڵەکەمە، نەک لەوحێکی بێگانە.
من پێم وایە هونەرمەندانی ئێمە تا ئێستا نەگەشتنەوە ئاسێکەوە تابلوەیەکی گەورە دروستکەن کە لە ماڵەکانە هەڵی واسین. پێم وایە ئەو تابلویانە کێ لە دەرەوەی وڵاتیەوە ئەو هونەرمەندە گەورانی کە ئیتالیا فەڕەنساکەیەتە ئێرە من پێم باشترە لە تابلۆی وڵاتەکانی خۆمە. لە ڕابردوودا هونەرمەندانی شێوەکاری کورد نەیان دەتوانی بەهۆی هونەرەکەیانەوە بژێوی ژیانیان دابین بکەن. لە ئێستاشدا کە خواستێکی زۆر لەسەر تابلۆکانیان هەیە بەڵام بەشێکی زۆر لەو هونەرمەندە شێوەکارانە ئامادە نین کار بۆ بە بازرگانیکردنی هونەرەکەیان بکەن. بەهێز عوسمان NRT سلێمانی. فرۆشی ڕۆژنامە بە شێوەیەکی گشتی لە فەڕەنسا و تەنانەت لە جیهانیشدا ڕوو لە کەمی کردووە، بەڵام فەڕەنسا بەوە جیا دەکرێتەوە کە ڕۆژنامەیەکی تایبەت بە منداڵان ئێستا بەناوبانگترین و پرفرۆشترین ڕۆژنامەی وڵاتەکەیە. بەپێی ئامارێک فەڕەنسیەکان بە بەراورد بە ساڵانی 1990 ئێستا کەمتر ڕۆژنامە دەکردن و کەمتر دەیخێنەوە، بەڵام ڕۆژنامەی مۆنکۆتایدن کە تایبەتە بە منداڵانی 10 تا 14 ساڵ و لە 8 لاپەڕەپێک هاتۆ 6,000 خوێنەری بەردەوامی هەیە. یەکەم ژمارەی ڕۆژنامەکە لە ساڵی 1995 دەرچوو و بەردەوام خوێنەری زۆری هەبوو. چاودێرانیش دەڵێن بابەتەکانی ڕۆژنامەکە کە شێوازێکی تایبەتی لە پەروەردە و فێرکردن پەیڕەو دەکات هۆکاری سەرەکی فرۆشی ڕۆژنامەکەیە. کەم وڵاتی دنیا هەیە کە ڕۆژانە یان لانی کەم هەفتانە پێشانگای کتێبی تێدا نەکرێتەوە، بەڵام پێشانگایەکی تایبەت بۆ کتێبەکانی خەیاڵی زانستی ڕەنگە یەکەمین پێشانگای لەو جۆرە بێت لانی کەم لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا. دوێنێ پێشانگایەکی تایبەت بە مێژووی کتێبەکانی خەیاڵی زانستی لە کتێبخانێکی لەندەن کرایەوە و عاشقانی خەیاڵی زانستیش پێشوازیان لەم هەنگاوە کرد کە تێیدا دەستنووس و یەکەم چاپی کتێبەکان نمایشکراون. خەیاڵی زانستی بەشێکی گرنگی ئەدەب و بیری زانستیە، هەرچەندە زۆربەی ئامادەبوانی پێشانگاکە پیان وا بۆ نووسینی کتێبی خەیاڵی زانستی کارێکی سەردەمیانە و نوێیە، بەڵام پێشانگاکە چەندین کتێبی نووسراوی پێش زاینی نمایشکرد بوو کە بووەوە جێی سەرسوورمانی ئامادەبووان. یەکێک لەو کتێبانەی کە نمایشکرابوو کتێبی مێژووی ڕاستەقینەی نووسری یونانی لۆشیان سامۆساتا بوو کە مێژوەکەی بۆ 170 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە. سامۆساتا لە کتێبەکەیدا باس لە گەشتێکی دەکات بۆ سەر مانگ کە لەوێ شەڕی نێوان مرۆڤی سەرزەوی و مرۆڤی سەر مانگی بینیوە. بەڕێزان هەواڵە کولتورەکانمان پێشکەشکردن بەختەوەربن.